لە ڕووی عملیەوە توانم بڵێم مسلمان ئەتوانێت بەشداری هەموو چالاکیەکی جەنگ ببێ بێ گوێدانە ئەوەی چی بەسەردێ بێ ئەوەی حساب بۆ ئەنجامی چالاکیەکەش بکە بەڵام بە 4 مەرج زۆر ضروری ئەو گەنجە مسلمانانی خۆشمان لەسەر ئەمە پەروەردە بن کە تۆ بەم 4 مەرجە ئەتوانی ئەم ئیشە جیهادیە بکەی. یەکەم شەرعی بوونی بەزانینی حکمی شەرعی خودی بزاوت و هەڵوێستە جیهادیەکە کە ئایا جیهادەکە ڕاست و دروستە شەرعیە فەرزەیان نە ئەوەش بەزانینی دید و هەڵوێستی دوژمنەکە بێ پاشان بەزانینی حکمی شەرعی دەربارەی دید و هەڵوێستی وە زانینی ئەمە فەرزە لەسەر هەموو تاکێکی مسلمان باسی ئەم خاڵە بە دوور و درێژی ئینشاءالله لە دواییتر باسیەکەین کە دەربارەی حکمی زانستی شەرعی بۆ مجاهیدان چیە و چۆنە. دووهەم ئاڵاناسینەوە ئەوەندە بەس نییە کە بزانی دوژمنەکەت کافری شەڕانی و جیهادکردن بەرامبەری فەرزە بەڵکو ئەبێ بەرنامە و ئاڵای ئەو کۆمەڵەش بزانی کە جیهادەکە لە ڕیزیانە ئەکەی ئەمە ئەگەر جیهادەکەت بە تەنها نەئەکرد ئایا ئاڵای کۆمەڵەکە ئیسلامیانەیە یاننا ئایا ئیسلامیەکی پاک و ڕاستە یان تێکەڵ بە چڵک و چەپەڵی کوفر کراوە سۆشیالیستی و دیموکراسی و قەومی و لەم جۆرەشتانە دید و هەڵوێستە کوفرینەکانی تری تێکەڵ کراوە ئەگەر کۆمەڵەکە ئەیان و ئەمانەوێ سیستمێکی ئیسلامی سۆشیالیستانە یان سۆشیالیستی ئیسلامی دابمەزرێنین یا ئیسلامێکی دیموکراسی ئەمانە هەمووی کوفرن جائز نییە مسلمان هاوسەنگەریان بێ چونکە ئیسلام خۆی بەرنامەیەکی تەواو و گشتگیری لایەنەکانی ژیانە و کەم و کورتیتیانە تا سۆشیالیستی پڕیکاتۆیان لیبراڵەتی بهێنین و پڕیکردین. خی گەورە فەرمێ اليومە ئەکمەلت لەکم دینەکم ئەمڕۆ دینەکەم دینەکەتان کە بەرنامەی ژیانتانە بۆم تەواو کردم. ئیسلام پێویستی بە دید و تێڕوانین و پێناسەی بەشەریانە نییە تا ئیزافەی بکەنە سەر وەحی خوایی هەر کەسێ ئیسلام تێکەڵ بە دید و تێڕوانین و بەرنامەی بەشەری بکە بالافی ئیسلامە تێکەش لێ بدا بەڵام واقعی حاڵی ئەڵێ کە باوەڕی وایە ئیسلام نوقسانە و پێویستی بەو تەواوکردنی ئەو هەیە ئەمەش کوفرێکی زەقە خاوەنەکەی لە دین و ئومەتە باتە دەرەوە وەکو پێشتر لە بنەماکانی دید و ڕێیا و لە مەنهەجی ئەهلی سونەت و جەماعەتەکە ڕوونمان کردوت. هۆی حکمی کافربوونەکە بە درۆخستنەوەی ئاەتەکەی اليومە ئەکمەلت لەکم دینەکم وایە ئەم ئاڵا تێکەڵانە ناشێ مسلمان بچێتە ژێر سایەیان چ جای وا بزانە جیهادە و ببێتە جەنگاوەریان سەرخستنی ئەمانە سەرخستنی جاهلیەتە و هیچ پەیوەندیەکی بە فی سەبیل اللهوە نییە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە لە حەدیثی متفق عەلەیه فەرمووی من قاتل لتكون كلمة الله هي العليا فهو في سبيل الله کەوا بۆ بێت لەوە دڵنیابی کە جەنگ و جیهادەکەت لە پێناوی بەرزکردنەوەی سەروەرێتی شەرع و بەس یعنی دارالئیسلامی بێتەکایەوە کە شەرعی خوا باڵا دەستەتیایە هیچ قانون و تعلیمات و لائحەیەک نییە کە مخالف بە شەریعەتی ئیسلام بێت. ئەم دوانە کەوابوو نقطەی سەرەکیت لە بەرچاوێک ئەمە دوو لەو نقطانە یەکەم شەرعی بوونی کارەکەت دووهەم ئەو ئاڵایی کە ئەو جەماعەتە هەڵیان گرتووە منهەجیان زانینی پەیڕۆ پرۆگرامیان کە تۆ ئەچیتە ناویان سێهەم سوودی سەربازیانە ناشێ خۆ بکە بەناو جەرگەی شەڕا و نەزانێت جەنگ و کوژرانەکەی چەند سوودی ئەبێ چمە بەسێکی گرنگ لە ڕووی سەربازیەوە هێنێتە دی لە ڕووی معنەویەت چەند وورەی دوژمنە ڕوخێنێ لە ڕووی سیاسیەوە چەند کاریگەری لەسەر خستنی دینەکە ئەبێ و هەروەها لایەنەکانی تر لەوانەیە چالاکیە سەربازیەکە باش بێ بەڵام سوودێکی وای لە ڕووی سەربازی و سیاسیەوە نەبێ ئەمە ئەوە ناگرێتەوە کە ئەشێ سەریەیەک مەفرەزەیەک بۆ ناوچەیەک بنێرێ تەنها بۆ جەولەکردن بۆ بانگەوازەکە و بۆ گەیاندنی پەیامەکە یا بۆ مراقبەکردنی دوژمن یا بۆی ئاشتەواییەک لە ناوچەکە بەرقەرارکەن ئەمانەش هەر لە ڕیزی استراتیژیە سەربازەکەیان لەوانەیە مەبەستێکی سیاسی ڕووتی لە دواوە بێت تۆ نازانی تۆ پێشمەرگەیەکی ئەمیرەکە دەزانێ یان ئەمیرە باڵاکانی تر کە قیادا بن بەڕێوە لەوانەیە ئەوان بۆیە تۆیان نردووە ئەم مەفرەزیان نردووە بۆ ترساندنی دوژمن بێ بۆ سلماندنی بوونی هێزمان بێ لە ناوچەکە ئەوەی ئەمە دیارەکە ئەمیرەکەی نەک سەربازەکە چونکە لەوانەیە ئەمیر راپۆرتێکی بۆ هاتبێ وا پێویستکە هێزێکی سەربازی لەو شوێنە پیشان بدرێ وەکو ئەوی پەیامێکی لاوەکی هەیە کە ئەڵێ بەڵێ ئاگامان لێتانە ئەمە ئیشی سەربازە مجاهیدەکان نییە کە ئەو ئەعتیبارە سیاسیانیان ئاگا لێ نییە یان نایخوێنەوە ئەو راپۆرتانە بۆیان نەگەیشتووە هەروەکو خۆشمان نەزانین هەموو کەسێکمان نەزانین دائیمە ئەمیر قوچەکی سەیری شوێنەکانەکە وەکو ئەوایە و کە لە شەکرێک ئەو لەسەرەوە سەیریەکە بەڵام تۆ لە تەنیشتەوە کە لە شەکرەکە بینی ئەو لە هەموو لایەکیەوە ئەترافی کە لە شەکرەکە بینێ راپۆرتەکان هەمووی بۆ ئەو بەرزکراونێت
لەبەرەوە حتمما پێشمەرگەیەک لە خوارەوە ئەندامێک لە خوارەوە نایخوێنێتەوە بە تەواوی لێ حاڵی نابێت کاکە ئێمە چیەکەینە مەفرەزەوە براوە ئێمە 10 ڕۆژە لەم دەشت و شاخ و چێوە هەردەین و ئەڕۆین و بووین بە حیوان هەر جاخۆین ئەم احترازگرتنانە لای تۆ نین لەبەرەوە ئەم بۆڵە بۆڵکردنیت و ئەم خوتە نابەجێ نابێ وابی ئەوان جۆڕایەڵەکان لەسەر نەک بۆڵە بۆڵکردن چونکە زۆر حاڵەتی وا ڕووەدا کە تەنها ئەمیر و شوراکە پێی پێبن یان ئەمیر و هەندێک لە ڕاوێژکارە نزیکەکانی ئەزانن ئەمەشمان ئەگەر خوای گەورە فرسەت بدە ئەمەمان باس کردووە لە باسی ئەمیر و مافەکان و ئەرکی ئەمیر و ئەرکی شوراکان لەوانە باسمان کردو کە ڕووبەرە و بواری ئیجتیهادی ئەمیریشمان ئەمانە باس کردووە لە ئادابی ڕەوتەوانە کە ئەشێ ئەمە ئیجتیهادی ئەمیر بێ و پێشە دەبێ قبول بێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ ئینەمە الئیمام جنة يقاتل من ورائه ويتقى به مسلم ڕیوایەتی کردووە فەرمێ ئیمام یعنی ئەمیر قەڵغانە و لە پشتسەریەوە جەنگەکرێ خۆی پێپارێزرێ ابن قدامە فەرمێ ئاراستەکردنی جیهاد بۆ ئەمیر و ئیجتیهادکردنی جێهێڵراوە ئەو ئیجتیهاد دەکات و شوێنکەوتوەکان جۆڕایەڵیەک ئەوەش دیسان خاڵێکی گەورە و گرنگە کە تۆ بزانی ئەم ئیشە سەربازیەی کە ئەیکەی ئیستیفادەی هەیە نەگوەگەوەی مەسەلەن 4 کەس 5 کەس لەم حاڵەتەی کوردستانە ئێستا ئەڕۆن و دەسەدەنە جیهادەکە ئەمە خوای پەروەردگار جیهادەکەیان لێ قبوڵەکە ئینشاڵڵا مادەم نیەتیان لەبەر خاتری خوای گەورە چونکە ئەگەر بە تاک کەسیش بیکەن هەر قبوڵە و شەهیدن بەڵام ئەمە کاریگەری لەسەر واقعەکە دروست ناکە ئەشێ سەبرێکی تری لەسەر بگرین ببن بە 50 کەس ئەو کاتە کاریگەریەکە گەورەترێ چوارەم خاڵ کە ئەبێ زۆر زۆر ئاگامان لێی بێت لە دوای زانینی شەرعی بوون و لە دوای ناسینی ئاڵاکە و منهەجی جەماعەتەکە هەروەها زانینی منفعەتی سەربازیانە سوودی سەربازیانەمان لەم ڕەفتارەی کە ئەیکەین یا لەم چالاکیەیە ڕەچاوکردنی تعلیماتی هێمنی و ئەمان ئەمەش خاڵێکی زۆر گەورە و سەرەکیە چونکە تۆ لەگەڵ چەکە ڕەفتارەکەی بە تونند و تۆڵگرتنی پاسەوانێتی ئاگالێبوونی ئامانجەکەت ئاگالێبوونی سەربازەکەت هۆشدانت لە باروتخانەکەت و پاسەوان لێگرتنی و ئێشکگرتنت پاراستنی شوێنی سەرکردایەتەکەت هۆشبوونت لە مەغزەنی خۆراک لە زەخیرەی خۆراکەکە لە چێشخانەکە بۆی زەهری تێنەکرێ هەر یەکێک لەم مجاهیدانە بەرپرسی ئەم شتانە هەمووی هەن ئەبێ محکەم و تونند و تیژانە بگیرێتە بەر لەوانەیە بەو جۆرە پاسەوانێتیە بێ یان بە حەشاردان و شاردنەوە و ڕواڵت گۆڕین بێ بۆ کەسەکانیش بە هەبوونی جلوبەرگی تەواو و خودەی سەر و بۆ نمونە لە هەندێک شوێن کە بەکارێنرێ یا دەرمان یا کەرەستەی سەرەکی فریاکەوتنی سەرەتایی کارێکە بێت لە جوعبەی خۆیان پێی بێ یا هەڵکەندنی سەنگەری محکەم و شتیوە نابێت لە سەنگەر هەڵکەندەکە بێ زار ببی بڵێ باوە تاکو ئەژنۆم هەڵکەن ئێتا شانت هەڵکەنە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەگەڵ ئەوەشا کە خوای گەورە بەڵێنی پاراستنی پێدا بوو کە خوای گەورە پێی فەرموو بوو الله یعصمک من الناس خوای گەورە لە خەڵکیەت پارێزێ بەڵام لە هەمان کاتی شازین کە خودەی بەکارێنا بوو کە پێوترە مغفەر ئەوەش یە کردە سەریوەی پۆشی سەنگەری قوڵیشی هەڵەکەن پانوپۆریشی بەرامبەر دوژمن هەڵەکەن لە جەنگەکەشا خۆیە پاراست پاسەوانیشی هەبوو هەمووی بۆ ئەوەی بۆ ئەمیر و مەئموری ئومەتەکەی خۆی بکا بە ڕێسای سەرەکی وەرگرتن و ڕەچاوکردنی ئەمان و حەزەر بوون ئەزانین کە کوژران و برینداربوون و سەختیەکانی ترکە بەسەر مسلمانە دێ هەمووی قەدەری خوای گەورن بەڵام ڕاکردن لێشیان بەرەو ئەمان و هێمنی و ئاسایشی هەر قەدەری خوای گەورن و ئاگرینە بەر پێچەوانەی ئەمە هەڵە حاڵی بوون و لە ڕێلادان ئەگەرنە بۆچی بەرامبەر دوژمنی کافر ببینەوە کە حتمما بە پێی قەدەری گەردوونی خوای گەورە بەسەر مسلمانان نەزاڵب بەڵام بەرەنگاریکردن و جیهادکردن بە بەجێهێنانی فەرمانی شەرعی هی خوای گەورە هەر قەدەرە نەخۆشی قەدەرە بەڵام دەرمان و ڕەچاوکردنی چۆنێتی چارەسەرکردنەکەش و پابندبوونیش بە دەرمانەکەەوە هەر قەدەرە تۆ حەبیان بۆ نووسیوی 21 دانە حەبە بێ لە هەفتەیەکا بیخۆی بەکارهێنانی ئەم چۆنیەتی هەر خۆی قەدەرە بەڵام ئەگەر تۆ پەلت لێ کردوتت بە 2 ڕۆژەیان خۆم ئێتەوە ئەمە خۆت کوشت و پێی چاوەڕێژ مەکە نەخۆشیەکە چاک بێتەوە ئەم مەسەلە جیهادیانەش ئاوایە ابن القەیم ڕەحمەتی خوای لێ بە دەربارەی ئەم ڕێسایە یعنی لادانی قەدەر بە قەدەرە فەرمێ شێخی خواناس و نمونەی پێشەوایەتی شێخ عەبدولقادری گەیلانی ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ
خەڵکی جگە لە من کە گەیشتنە قەزا و قەدەر تایە وەستان من کڵاو ڕۆشنەیەکم لێ دەرکەوت کە قەدەری حەق هەر بە حەق لەبەر خاتری حەق ڕادەم پیاو ئەو کەسەیە کە بەرامبەر قەدەر بوەستێتەوە نەک ئەوی خۆی داوە بەدەستیەوە بەرژەوەندی خەڵکی لە ژیانیایە بەمە دێتە دی کە قەدەرەکانی خوای گەورە بە یەکتر لادەن و بە یەکتر ڕادەن ئیتر کارە قیامەتیەکان چی خوای گەورە فەرمانی داوە خراپە کە هەر قەدەرە بە چاکە کە هەر قەدەرە لا بدەیت برسێتی قەدەری خوای گەورەیە بەڵام فەرمانەکە هەر بە قەدەرێکی تری خوای گەورەیە کە تێربوونە لای بدەیت ئەگەر کەسێک خۆی تەسلیمی برسێتی بکە هیچ نەخوا تا ئەمرێ بە بەهانەی ئەوەی گوایە خۆی تەسلیمی قەدەر کردووە گوناحبارە بێ سەرپێچی و یاخیبوونی کردووە بەو شێوەیە مردووە لادەر و لادرا و لادانەکە هەمویان هەر لە قەدەری خوای گەورن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەمەی زۆر بە ئاشکرا و ڕاشکاوی ڕوون کردەوە کە عەرزیان کرد یا رسول الله أرأيت رقا نسترقيها ودواء نتداوى به وتقاة نتقيها هل ترد من قدر الله شيئا قال هي من قدر الله أي پیغمبر إخوة عليه الصلاة والسلام چیە فەرمووی دەربارەی دەرمان کە بەکارهێنین یا دوعای قورئان کە بەسەر نەخۆشایی خوێنین یا خواپەرستی ئەگەکەین و دوعاکەین ئایا هیچ لە قەدەری خوا گۆڕێ فەرمووی ئەمانەش هەر لە قەدەری خوان لە فەرمودەیەکی ترا فەرمێ وإن البلاء والدعاء ليعتلجان بين السماء والأرض دعا و مصیبەت لە ئاسمانە لە ململانێ و زۆرانگرتنان هەریەکان هەوڵە داوی تریان لاد یعنی دوعا هەوڵی لادانی مصیبەتەکە ئەدا کە بۆ بەندەکە ئەکرێ ئەنجا ئیبن القەیم ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ ئەگەر دوژمنانی خوا پەلاماری وڵاتێکی مسلمانیاندا مسلمانانیش بە قەدەری خوا لایان دەدەن و ڕایان دەدەنەوە ئایا جائیزە بۆ مسلمان تەسلیم بە قەدەر ببێ هەوڵ نەدا بە قەدەرێکی تر لایدا ئەوە جیهادەکەیە کە هەر قەدەری خوایە و قەدەرەکەی تری پێ لادراوە شيخ الإسلام ابن تيمية رحمة خوای لێ بێ لەسەر قەولەکەی شيخ عەبدولقادری گەیلانی و رحمه الله ڕاوبۆچوونێکی جوانی داوە کە ئەویش هێناوێتیەوە ئەوانە هەمووی لەلای ابن القەیم رحمەتی خوای لێ بێ لە کتێبی مەدارج سالکین لە مجلدی یەکەم لاپەڕە 199 هەروەها ئەوەی ابن تەیمیە ڕەحمەتی خوای لێ بێ لە مجلدی دووهەمە لە لاپەڕە 458 کە هەردووکیان قەولەکەی شیخ عەبدولقادری گەیلانیان هێناوەتەوە کە ئەفەرمێ قەدەر بە قەدەر ڕادەم ئەگەر ئەم چوار مەرجەی ئەم چوار مەرجە لەلا هاتە دی زانی کارەکەت شەرعیە کە ڕۆی و نیەتی پاکت لێ هێناوە بەرەو جیهادە ڕۆی ئەچیتە ناو جەماعەتێکە ئاڵایان ڕۆشنە جا دایمە کە ئەڵێن ئاڵایان ڕۆشنە یعنی بەرنامەیان نەزانی دید و ڕێباز و هەڵوێست و بزاوت و ئەمانەیان نەزانی سوودی سەربازیانەشی هەیە تعلیماتی سەربازی شت ڕەچاو کردو لە خۆپاراستن و ئەمانە ئەوە بەڕاستی دیارە هەموو شتێکت ڕەچاو گرتوتە بەر ڕەچاوت کردووە بڕۆ بسم الله لێ بکە و پشت بەخوا بچۆرە جەنگەکە خەمی ئەوە نەبێت چی لێ بەسەردێ ئەویان قەدەری خوای پەروەردگار یا ئەنجامی جەنگەکە چۆن دێتەوە ئەوە خوای گەورە تەقدیرێکە ئەو حەقن نەبێ بەسەری ئەمەش خاڵێکی تری مهم بوو